لەبەر ئەم هۆکارانە بە شێوەیەکی گشتی نەمویست ڕێی خۆمی لەسەر بدەم لە سەرەتاو، چونکە هەموو ئیشەکان لە ناو شارە شیعیەکانە بوو، نە لە بەلوچستان، نە لە کوردستان، نە لە تاالشت و تورکمان سەحرا و منطقەی سونی توربەتجام و خوراسان و ئەمانەی تر بوو، لە منطقەی شیعەکان خۆی بوو. پێویستە کراکە سەبرێکی زۆرتر بگریم زانین پاڵنەری ئیشەکان چیە. بەڵێ هەموو مەزلوم خۆ ئێستا شیعەکانی ئەسفەهان و مەشهەد و تەبریز و ئەمانە هەست بە فەقیریەکەن، بەڵام سەقز و بۆکان و سەردەشت و مەریوان و داماوەکانی ئێمە ساڵەهای ساڵە لەم فەقیری و هەژاریە ئەژین. ئەوان کەوتونەتە هاوار لە نان و ئەمانەکەی خۆیان. نان و ئەمان دەمێکە بۆ ئەهلی سونەتی ئێمە نەماوە 20 ملیۆن ئینسان، بە تایبەتی لە کوردستان. لەبەرەوە نەمویست زوو تەدەخولی تیا بکەین و سەبری لێ بگرین جارێ و پێویستی شەوە هابین، بۆی ئەگەر شتێکیش بوو ئێمە خۆمان مەرجعیەتی خۆمان هەبێ، واتە ئەهلی سونەتی ئێران ئەهلی سونەت بەعام مەرجعیەتی خۆی هەبێ و کوردەکانیش بە تایبەتی مەرجعیەتی خۆیان هەبێ، بۆی ئەوان خۆیان بتوانن تەوجیهەکە بکەن، خۆیان بتوانن شیکاری سیاسیەکان بکەن، وەکو ئایەتی 82 سوورەی نیسا ئەفەرمێ ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منه. ئەگەر بیان گەڕانایەتەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بۆ ئولی الئەمرەکانی خۆیان، ئولی العیلمەکانی خۆیان، مەلاکانی خۆیان، ئەوانەی شیکاری سیاسیەکەن، ئەوانەی ئەقلیان بە واقیعەکە ئەشکێ، تەحلیلیانە کرد و حکمێکیان دەرەکرد چی بکەین، لەبەرەوە پەلەی لێ نەکەین. باش بۆیە نەشمیست زوو بێمەوە یا بەیانێک لەسەری دەرکەم یا شتێکی وە. لە ژینە برانی بەڕێزت پەیوەندیان زۆر پێوە کردم لەسەری